لە ڕاستیە مەسلەی فکری بیری بەهرێمکردن لە عێراقدا فکرەیەکە هەر لە دوای ڕوخانی سەدام حوسێنەوە بۆ عێراق ئەمەریشیەکان ئەو کات کە دەسەڵاتی داگیرکەر بوون ئەم بیرۆکەیان هێنا کە عێراق بێ بە 18 ئەقلیم بە پرەنسیپی ئەقالیم لە عێراقا کە ئەو کات پێیانەوە و بە هەرێمکردنی پارێزگاکان حکم دارێتی عێراق سیستەمی سیاسی و ئیداری عێراق بەڕێوە ببرێ. فکرەی بە هەرێمکردن فکرەیەکی تازە نییە لە دنیادا. وڵاتانی پێشکەوتووی دنیا زۆریان ئەم ڕێگەیان گرتۆتە بەر و ئێستا بە سیستەمی هەرێم کار دەکەن. مەسلەی بنەڕەتی بۆ فکری بە هەرێم بوون لە ئەساسدا لە ئەنجامی کێشە و بێشەی دەسەڵاتداری، کێشەی دابەشکردنی سەرۆت و سامان، کێشەی دەسەڵات ئەمە هاتۆتە ئاراوە. لە عێراقیشدا یەکێ لە کێشە جەوهەریەکان لە ناوخۆی عێراقدا کێشەی دابەشکردنی دەسەڵات و دابەشکردنی سامانە و کوردیش لە ناو عێراقا کێشەیەکی تریشی ئیزافەیە کە کێشەی خاکە لە عێراقا. بە درێژایی 100 ساڵی دروستبوونی عێراق کورد ئەم کێشە جەوهریانەی ئەم سێ کێشە جەوهریی لەگەڵ عێراقدا هەیە. بەداخەوە دوای 28 ساڵ حکومڕانی هەرێمی کوردستانیش لە ناوخۆی هەرێمیشدا ئێمە ڕوبەڕووی هەمان کێشە بووینەتەوە لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستانە. کاتی خۆی لە عێراقدا نەتوانرا ئەو پرۆژەی بە هەرێمکردنی پارێزگاکانی عێراق پیادە بکرێت یا سەر پێ بخرێ، بەڵام لە دەستورا وەکو فکر وەکو مافێکی ڕەوای خەڵک لە دەستوردا بە بەندێکی دەستوری ئەم مافە چەسپێنرا نەیان توانی ئەم مافە لە خەڵک بسەنگنەوە. ئێستا هەموو پارێزگایەک لە عێراقا ئەم مافەی هەیە بە دوو ڕێگە بە پێی دەستوری عێراقی بە پێی مادەی 1990 لە دەستوری عێراقی بە دوو ڕێگە ئەتوانێت ئەم مافەی خۆی پیادە بکات بە مانایشکە مافی چارەنووسی خۆی لە چوارچەوەی عێراقا دیاری بکات. ئێمە دوای کەڵەکە بوونی ئەو کێشە و بێشانەی هەرێمی کوردستان دوای ئەوەی چارەسەرکردنی کێشەکان بە بنگە بەس گەیشت کە بەداخەوە لە کێشە و بێشەی ناوخۆی کووردا لە نایەکڕیزی کووردا لە ناعەدالەتی دابەشکردنی سەرۆت و سامان و دەسەڵاتدا ئەمە وای کرد کە ئێمە دەرگایەک ڕێگە چارەیەکی دەستوری یاسایی بدۆزینەوە بۆ ئەوەی کە بتوانین گۆڕانکاری بنەڕەتی لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بکەین و دوجار ئەبێ بە بناغەیش بۆ گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی سیاسی عێراقدا. هەندێک کەس ڕێگەچارەی لامەرکزیان باس کردووە کە تەواو جیاوازە مەسلەی لامەرکزی لە مەسلەی بە هەرێم بوون. ئەگەر من بە کورتی پێت بڵێم جیاوازی بنەڕەتی لامەرکزی لەگەڵ بە هەرێم بوونە لە لامەرکزیە دەسەڵاتە هەر سێ دەسەڵاتەکە دەسەڵاتی تەنفیزی، دەسەڵاتی قەزایی، دەسەڵاتی تەشریعی حتا دادوەری ئەم دەسەڵاتانە لە مەرکەز ئەمێننەوە. ئەوەی کە دابش دەکرێ هەندێک لە دەسەڵاتە بۆ پارێزگاکان یا بۆ یەکە ئیدارەکانی تر دەسەڵاتی مالی بێ ئیداری بێ یان دارایی. ئەمە لەبەرەوەی هەرێمی کوردستان دەستوریشی نووسراوی نییە و بناغەی لا مەرکزیەت لە دەستورەوە سەرچاوە ئەگرێ، بۆیە بە بێبوونی دەستور لامەرکزیەت جگە لە پرۆژەیەکی مردوو هیچیکەی لێ سەوز نابێ و ئێمەش هێزەکانی خۆمان حکومڕانانی هەرێمی کوردستان تەجروبەیەکی ژیانی سیاسی و ئیداریمان لەگەڵیانە هەیە کە پێمان وایە ناچنە ژێرباری هەتەنانەت لامەرکزیش. هەرێم کۆی دەسەڵاتەکان ئەهێنیتەوە ناو هەرێمەکە یا ناو پارێزگاکە کە ئەبێ بە هەرێم دوجار و هەموو دەسەڵاتەکان خەڵکی ناوچەکە خۆیان پیادەکەن لە دەسەڵاتی تەشریعیەوە هەتاکو دەسەڵاتی تەنفیزی و تا دادۆری و ئەنجومەنی دادۆری.
مادەم ئێمە لە عێراقا ئەم دەرگایەمان هەیە بۆ ڕزگاری وە چارەسکردنی کێشەکەمان ئێمە بیرمان کردەوە کە ئەم ڕێگەیە بگرینەبەر وەردەستوری عێراق دوو ڕێگەی داناوە لە ڕێ ئەنجومەنی پارێزگای عنی نوێنەری حیزبەکانەوە و لە ڕێگەی ڕاستەوخۆی خەڵکەوە ئێمە ڕێگەی دووەمە هەڵبژاردووە کە لە ڕێگەی ڕاستەوخۆی خەڵکەوە بتوانین بە دەنگی خەڵک لە پرۆسەیەشی دیموکراسیە کە هەرێمی پارێزگای سلێمانی دروست بکەینەوە ڕای بگەێنین. دوجار ئەمە پرۆسەیەشی دیموکراسیە ئەگەر خەڵک لەگەڵی نەبێ سەر ناگرێت ئەگەر خەڵکیش زۆرینە لەگەڵی بێ ئەوە ڕێی خەڵکە خۆی خەڵک داوای مافی دیارەکردنی چارەنووسی خۆیەکە بە هەم بە پێی دەستوری یاسا هەم بە پێی پرەنسیپە دیموکراسیەکان و بە عورفیش کەس ناتوانێت ئەمە تەواو بۆ بنبڕکردنی دیاردەی دوو ئیدارەیە. ئێستا لە دوای شەڕی ناوخۆوە دوو ئیدارەیی بە خراپترین شێواز پیادە ئەکرێت لە هەرێمی کوردستانە. ئێستا دوو ئیدارەیی هەیە، ئێستا سەیتەرەکانی دێگەڵە و تخوبەکانی نێوان و هەولێر و سلێمانی زۆر بە ئاشکرا، حتا دەسەڵاتەکانیش لێپرساوەکان خۆیان هی ئەمبەر ئەڵێ دەسەڵاتم نییە لەو بەر ئەو بەریش بە هەمان شێوە. لەبەرەوە ئێستا واقع حاڵ دوو ئیدارەیە. ئێمە بۆ نەهێشتنی دوو ئیدارەی بۆ یەخستنی میلەتەکەمان پێمان وایە ئەبێت ئەم حکومڕانی بە هەرێمکردنە دەستوری و یاسایی بێتە گۆڕێ. ئەوەی دوو ئیدارەیی هیچ بنەمایشی یاسایی نییە لە ئەنجامی شەڕی ناوخۆ و هەژمۆنی دوو حیزبی دەسەڵاتدارەوە دروست بووە کە ئەمە میلەتەکانی ئێمەی هیلاک کردو و زۆربەی شێشە و بێشەکان لە ئەنجامی ئەو دوو ئیدارەیە دروست بووە کە بەداخەوە خەڵک وای لێگەیاتەوە هەندێک کەس ئەوە هەڵەیەشی زۆر زۆر گەورەیە. ئێمە بۆ هەتایە کۆتاهێنان بە دوویداری و هەژمونی حیزبەکان ئەم پرۆژێ بوو. زۆر کەس پرسیاریەوە کە ئەڵێ ئەی موچەی فەرمانبەران ئەی داهاتی ئەو هەرێمەی سلێمانی کە لە چۆوە دێ وەیە دەڵێن سلێمانی ناتوانێت خۆی بەڕێوەبەرێ لە ڕووی دارایی و لە ڕووی داهاتەوە. لە ڕاستیە ئەمەش دیسانەوە هەڵەیەکە کە ئەدرێ بە ڕووی خەڵکە ئەخرێتە گوێی خەڵکەوە. لە دەستوری عێراقا میزانی عێراق بودجەیەکی ئیتیحادیە بۆ هەر هەرێمێک و بۆ هەر پارێزگایشیش بەپێی نسبەی دانیشتوان میزانیە و بودجەی خۆی بۆ دیاری کراوە. ئەمە ئەگەر نەوتت هەبێیان نەبێ گومرگت هەبێیان نەبێ داهاتت هەبێیان نەبێ ئەمە بەپێی دەستوری عێراق ئەبێ لە میزانیە بەڵێ بەپێی نسبەی دانیشتوان دانراوە جگە لەوە بودجەی پەرەپێدانی ئەقالیم دانراوە و لەوەش گرنگتر میزانیە بودجەیەک دانراوە بۆ ئەو ناوچانەی کە زەرمەند بوون لە ئەنجامی دەسەڵاتدارانی ڕژێمی پێشەوە کە ناوچەی سلێمانی لە هەموو عێراقا پشکی گەورەی بەرکەوتووە لەو زەرمەندیە کە لەژێر دەسەڵاتی بەعسا بەسەری هاتووە و ئەمە قەرەبوویەشی گەورەیە کە ئەبێ ساڵانە لە میزانی عێراقا بۆ پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین دیاری بکرێت. لەبەرەوە ئەو میزانی کە ئەو بجێی لە میزانی عێراقا بۆ ئەم هەرێمە لە ئایندەیە دیاری ئەکرێ بڵێ زۆر باشە و ئەشتوانێ خۆشی پێبەڕێوە بەرێ و لەبەرەوەی بە تەوازندا ئەنرێ و ئەمە جگە لەوەی کە داهاتی ناوخۆش بەپێی هەر بەپێی دەستوری عێراق بڕێک لەو داهاتە ناوخۆش کە ئەگەڕێتەوە بۆ ئەقلیمەکە. بەڵام ئەمەی کە ئێستا ئەگوزارێ خەڵک بەم پێودانگەی هەرێمی کوردستان قیاسێکە ئەمە پێودانجێکە کە زۆر نالۆژیشیە کە لە هەرێمی کوردستان ئیلتیزام ناکەن بە دەستورەوە بەرامبەریەوە عێراقیش ئیلتیزام ناکە بە دەستورەوە هەردوو لاکە ئیلتیزام ناکەنێ خەنە ملی یەکتری نەخێر ئەگەر پابندی دەستوری عێراق بیت ئەو هەرێمە دەکرێت گفتوگۆ نوێنەرەکانی گفتوگۆ لەگەڵ مەرکەزا بکەن ئەوانەی کێشەیەکن زۆر بە ئاسانی قابلی چارەسەر. دیارە سیستەمی حکومڕانی لە هەرێمێکی تازەدا ئەبێ ئەو دەستوری کە دەنووسرێتەوە ئەو یاسانی پیاداکرێت هەر بەپێی دەستوری عێراق نابێت تەعاڕوز کات لەگەڵ دەستوری هەمیشەی عێراقە عنی بەمانایش کە نابێ یاسایەک دەربچێت کە پێچەوانەی
بەندە دەستوریەکانی عێراق بن بۆیە لە عێراقدا پێناسەی حکومڕانی کراوە بەوەی کە فرەیی کە فیدراڵی کە فرەیە کە دیموکراسیە ئەمە لە دەستوری عێراقا دانی پیادەنراوە تەنانەت سربەخۆیی دادگا و سربەخۆیی هەندێک مؤسساتیش دانی پیادەنراوە بۆیە ئەمە وەکو بناغەیەشی دەستوری لە عێراقا بۆ کۆی عێراق لە دەستوری عێراقا چەسپاوە دوجاریش خەڵک لێرە خۆی ئەتوانێ نوێنەرەکانی خۆی هەڵبژێرێ خۆی ئەتوانێ بەو نوێنەرە هەڵبژارانە دەستوریشی هەمیشەیی بۆ هەرێمەکە لە ئایندەیە بنووسێتەوە تەنیا مەرجێکە لە دەستوری عێراقا بۆ ئێمە دانراوەیە کە تەعارض یا پێچەوانەی بەندە دەستوریەکانی دەستوری هەمیشەیی عێراق نەبێ و خەڵکی سلێمانیش بە مێژوەکەی بە فکری سیاسی بە فکری فەرهەنگی ئێمە پێمان وایە مەقەوماتی ئەوەی تایە کە هەم دەستوریشی زۆر پێشکەوت و خواز و شارستانی بنووسێتەوە و هەم مەقەوماتی ئەوەیە کە حکومڕانیشی ڕەشید پیادە بکە بێ بە نمونەیەک نەک لە عێراقا لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە کە خەڵک چاوی لێ بکە و چاوی لەسەر بێ و لەوەش گرنگترەوەیە کە بێ بە قڵایەک بۆ کورد بۆ کوردستانیان لە هەر چوار پارچەکەی کوردستان دەستور گرێبەستێکی کۆمەڵایەتیە کە خەڵکێک لە ناوچەیەکە ئەینووسنەوە بە یەکەوە پێکەوەژین میلەتی کورد هەزاران ساڵە لەسەر ئەم خاکاژی بەداخەوە داگیرکەرانی کوردستان نەیان هێشتووە تەنانەت کورد لە ناو خۆیان گرێبەستێکی هەبێ بێ کە وەکو دۆکۆمنتێکی پێکەوەژیان کە لەسەری کار بکات و پێکەوە بژین ئەمە کاری داگیرکەرانی کوردستان بووە کە نەیان هێشتووە و بەداخەوە 28 ساڵیشە لە پەرلەمانی هەرێمی کوردستان ڕژنووسی دەستور دەسا و دەسەکە دیسانەوە داگیرکەرانی کوردستان لە ناو هەولێری پایتەختی هەرێمەکان ناهێڵن دەستور بنووسێتەوە دەنا هیچ مۆبەڕێرێک هیچ بەهانەیەک نییە بۆ نەنووسینەوەی دەستور کە دەستور وەگوتم ئەو دۆکۆمنتە گرنگەیە کە ژیانی پێکەوەی ئێمە ڕێگەخات ئەگەر هەرێمێک لە ئایندەیە هەرێمی سلێمانی دەستور بنووسێتەوە دەکرێت بە مادە دەستوریەکان ڕێگری لە هەموو دەستێوەردانە دەرێشەکانی بێگانە و دەرودراوسەکانیش بکەن ئەزانی لەبەرەوەی ئەو کاتە پارێزگار بەڕێ قایمقامی قەزایەک مدیر ناحەیەک ئەو کاتە مۆزەفی حیزب نابێ فەرمانبەری حیزب نابێ سەرۆکی حیزب پێی بڵێ ئەم کارە بکە بە تەکلیفی فلان وڵات و فلان دەستگای فلان وڵاتی بێگانە ئەو کاتە ئەو کارمەندانە لە پارێزگارەوە هەتاک و خوارەوە ئەوانە مۆزەفی دەستورەکە ئەبن ئەو کاتە دەستورەکە ڕێگەیان لێ ئەگرێ کە کارێکی لەو جۆرە بکەن و ئەو کاتەش دەرودراوسەکانیش حرمەتی دەستورەکە ئەگرن کە خەڵک دەنگی پێداوە کە ڕێزی لێ دەگرن بۆ ئەوەی تۆش ڕێز لە دەستور و یاساکانی ئەوان بگری بۆیە ئەمە زۆر گرنگە خاڵێکی زۆر گرنگە کە کورد ئەتوانێ بە نووسینەوەی دەستور شکۆ سیادەی هەرێمەکەی خۆی بپارێزێ و خەڵکەکەی خۆی بپارێزێ و لە دەستێوەردانی بێگانەش دووری بخاتەوە ئەگەر زۆر فراوانتر سەیری بکەین ئەگەر ئێمە لە کوردستانی گەورەیە هەرێمێکی خاوەن شکۆ و سیادەمان هەبوایە خاوەن دەستورمان هەبوایە لە هەر شوێنێک پارچەیەکی کوردستانە ئەو هەرێمە ئەبێ بە قەڵایەک بۆ پارچەکانی تری کوردستان ئەگەر وەگوتم زیاتر لە ئایندە بڕوانین فراوانتر بیر بکەینەوە ئێمە لە ئایندەیەشی دووریشە ئەگەر کورد دەرفەتێکی سیاسی نێودەوڵەتی بۆ هەڵکەوێ کە دەوڵەتێکی فراوان ڕابگەێنێ دوجار ئێمە لەگەڵ دیاربەکر و لەگەڵ مەهابات و لەگەڵ ئەفرین و کوبانیا دوجار ئێمە هەرە بێ هەرێمەکانمان فیدراالی بێ خۆ ناکرێتەوە لە سلێمانیەوە حکمی دیاربەکر و مەهابات بکەی ویا بە پێچەوانەوە لەبەرەوە بناغەی فیدراالی کە ئێستا دای بمەزلێنین ئەبێ بە بناغەیەک بۆ ئایندەی کوردستانی گەورە ئەزانی ئێمە پرۆژەیەکمان هەیە بۆ قۆناغی ڕاگوزەر لە پرۆژەکەیە زۆر متەکامل هەموو مەسائلەکانی ژیاری ئابووری داری فەرهەنگیمان باس کردووە و مەسلەی ژنانیش بەشیشی گرنگن لەوە بەڵام من بۆ خۆم بەڕێی خۆم ژن وەک پیاوە
ینی هیچ قیودێکی نابێت لەسەر بێ و هیچ ڕێگریشی نابێت لەسەر بێ و ژن خۆی کارکتەرێکی چالاکە لە کۆمەڵی کوردەواریە و بیزاد لە سلێمانیشە دەوری ژن بە مێژووی سلێمانی دەورێکی کاریگەر و دیارە و حتمما ئەو مافانەش لە چوارچەوەی مافی مرۆڤ و لە چوارچەوەی هەموو تێکڕا مافەکانی عەدالەتی کۆمەڵایەتی و پرینسیپەکانی تر ئەو مافانە تێکڕا ئەبێ لە دەستورا بچەسپێنرێ و دەستوری ئایندە زمانی مافەکانی نەک بە تەنیا هەموو پێکهاتەکان و هەموو چین و توێژەکانی کۆمەڵدا فکرەی بەهرێنبوون فکرەیەکی گشتگیرە و ئێمە بەپێی دەستوری عێراقی بۆمان هەیە بە تەنیا داوا بکەین بۆ سلێمانی خەڵکی پارێزگایەک بۆ هەیە بۆ پارێزگاکی خۆی داوایکە بەڵام وەکو فکری سیاسی وەکو فکری حکومڕانی و ئیداری ئێمە خوازیارین هەموو پارێزگاکانی تری هەرێمی کوردستان بە هەمانجی یەکتر بە چەند هەرێمێک بە یەکەوە ڕێک بخرێن لای کەمی لەم قۆناغا بۆ چارەسەرکردنی کێشەکانمان دەکرێت دەلت نووسینەوەی دەستورێکە دەستورەکە زۆر لە یەک نزیک بێت تەنانەت بگاتە حاڵەتی دەستورێکی هاوبەشیش دەکرێت دەستورەکە ئەوەندە لە یەکەوە نزیک بێ کە جۆرێ لە جۆرەکان چکە لە زۆر دەستوری وڵاتانی ترا هەیە سەقفی زەمەنی دانرێ بۆ ئەوەی ئەو مافە بە خەڵکی هەر پارێزگایەک بدرێت کەی ویستی پێکەوە چۆن لە دەستوری عێراقی یا بەندێکی وای تێدایە کەی ویستی دوو پارێزگای یا زیاتر پارێزگایەک یا زیاتر هەرێمێک یا زیاتر کەی ویستیان بەڕێی خەڵکەکە یەک بگرن یا پێکەوە بن بە هەرێمێک ئەمە مافیشی خەڵکە ئەبێ لە دەستورەکە بچەسپێنرێ و دوجار ئەوە خەڵکە خۆی بڕیار لە چارەنووسی خۆیە کە چۆن بژین پێکەوە چۆن حکومڕانی بکەن سەبارەت بەو پرسیاری کە کردت چێ لەگەڵێتی چێ لەگەڵی نییە لە ڕاستیە ئێمە لامان گرنگە خەڵک لەگەڵی بێ و لاشمان گرنگە حیزب و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان پشتیوانی بکەن بەڵام بەداخەوە ئێمە هەتا ئێستا پشتیوانیشی ڕسمیمان لە هیچ حیزب و لایەنیشی سیاسیەوە نەبینیوە بەڵام کارکتەری حیزبی هەیە لە ئاستی جیازیادا کە پێی وایە ئەمە فکرەیەکی باشە پێی وایە ئەمە پرۆژەیەکی باشە و پرۆژەی چارەسەر و ڕزگار ئەمە پرۆژەیە مادەم دەستوری و یاساییە یاسایەکی بۆ دەرچوە لە عێراقا پێڵەن یاسەی ژمارە سیانزەی ساڵی 2010 مادەم پرۆسەکە پرۆسەیەکی دیموکراسی دەستوریە هیچ کاتێ قابلی فەشەل نییە ئەمە قابلە بۆی ڕێگری لێ بکرێ ئێوە ئەزانن لە عێراقدا ڕێگری لە زۆر مەوادی دەستوریەکی لێر زۆر یاسا ڕێگری لێکرێ یا بە مانایشکە یاسا پێشێل ئەکرێ دەکرێ یاسا پێشێل بکرێ لەم مەسلەیە ڕێگری دەستوری بکرێت دەکرێت ڕێگری حیزبی بۆ دروست بێ دەکرێت دەوڵەتانی دراوسێ و دەوڵەتانی بێگانە دەستێوەردان بکەن و نێڵن بکرێ بەڵام ئەمە بە مانای فەشەلی پرۆژەکە نایە ئەمە بە مانای فەشەلی حکومڕانان دێ فەشەلی ئەوانە دێ کە ڕێگری لێەکەن بەڵێ ئێمە چاوەڕوانەکەین کە ڕێگری لێ بکرێ بەڵام هەرگیز چاوەڕوانی فەشەلی ناکەین نەک چاوەڕوانی ناکەین ئێمە یەقینمانەیە کە ئەمە مادەم پرۆژەی یاسایی دەستوریە قابل نییە بە فەشەل و بە پاشەکشە بەڵێ قابلە بۆ ئەوەیە کە ڕێگری سیاسی و ڕێگری تەنانەت دەقلیمی نێودەوڵەتیشی لێ